بەشێک لە هونەرمەندانی شێوەکار هەوڵیان داوە سنوورەکان تێپەڕێن و شان بەشانی هونەرمەندانی شێوەکاری جیهانی لا پێشانگان نێودەوڵەتیەکاندا بەشداری بکەن. ئەریان لەتیڤێکێکە لەو شێوەکارانەی کە جگەلەوەی خۆی خاوەنی چەندین پێشانگای تایبەتیە بەشداری لە چەندین پێشانگای نێودەوڵەتیشا کردو و بەم دوایانە یەکێک لە پێشانگاکانی یاخود بەشداری لە یەکێک لە پێشانگا نێودەوڵەتیەکان لە شاری ڕۆما کردووە کە نزیکەی 33 هونەرمەند لە 22 وڵاتەوە بەشداریان کرد بۆ قسە باسی زیاتر دەربارەی کارە هونەرەکانی ئەریان لەتیف و بەشداریکردنیشی لەم پێشانگە نێودەوڵەتیە و گرنگی بەشداریکردنی هونەرمەندانی شێوەکاری کوردیش لە پێشانگە نێودەوڵەتیەکانداکەین. کاک ئاریان بەخێربی بەخێربی سەرچاو بەخێر هاتی دووبارە سپاس دەکەم. ئەم پێشانگایە چۆن بوو و چۆن بەشداریت کرد و بە چیش بەشداری و کرد؟ ئەم پێشانگایەکی نێودەوڵەتی شێوەکاریە کە 33 هونەرمەند لە 22 وڵاتەوە بەشدار بوون. ئەو وڵاتانی کە بەشدار بوون بەشێک لە وڵاتانی شنگن بوو لەگەڵ بەریتانیا و ئەمریکا، واتە وڵاتی ئاسیایی تیانە بووە و ئەم پێشانگایە لە 9 مانگ 9 شەش کرایەوە هەتا 22 مانگ بەردەوام ئەبێتەوە. زانیتر ئەمڕۆ یان سبێنێک کۆتاییت 33 هونەرمەند لە 22 وڵات. بەڵێ کەواتە لە کوردستانەوە بەس تۆ بەشداری و کرد؟ بەس منی تیابوون. بەڵێ بەڵێ باڵێن پێوەرەکان چی بوون بۆ ئەوەی کە بەشدار بیت لەو پێشانگایە و کۆنتاکتەکەی تۆ لە ڕێگای چیەوە بوو؟ زۆر گرنگە هونەرمەندی شێوەکار لەو سنوور و قاڵبە بێتە دەرەوە کە خۆی بۆ خۆی کێشاوێتی بە دروستکردنی پەیوەندی لەگەڵ هونەرمەندانی تر، بە دروستکردنی پەیوەندی لەگەڵ هونەرمەندانی وڵاتانی تر. دروستکردنی پەیوەندی یەکێکە لە سەبەبە لە هۆکارە سەرەکیەکان بۆ بەشداریکردن لە پێشانگایەکی نێودەوڵەتی و هۆکارێکی سەرەکی تریشمان هەیە توانای هونەریە. واتە تا توانای هونەریت باش نەبێ ناتوانانی لە پێشانگایەکی نێودەوڵەتیە بەشداربی. زۆر ڕاستە. هەمیشە ئەم پێشانگە نێودەوڵەتیانە لە ژێر ناوێکە ڕێگەخرێن یاخود پەیامێکیان هەیە و هەوڵەدەن کە هونەرمەندانی بەشێک لە وڵاتان کۆبکەنەوە لە ژێر ناوێکە یان لە ژێر پەیامێکە. ئەو پەیامە یاخود ڕێکخەرانی ئەم با بڵێن چالاکی نێودەوڵەتیە لە ژێر چ پەیامێکە ئەم کارە ئەم پێشانگەیان ڕێخستن؟ ئەم پێشانگایە لەلایەن ڕێکخراوێکی ئەوروپیەوە تەنزیم کراوە و ڕێکخراوە و هونەرمەند و ئەزمموی ئەم ڕێکخراوە زیاتر لە 20 ساڵە لە کاری هونەریە، نزیکەی 20 ساڵ لە کاری هونەریە کاری کردووە و ساڵانە کۆمەڵێک چالاکی هونەریان هەیە و یەکێک لەو هونەرمەندەکان خۆیان دیاری ئەکەن بۆ بەشداریکردن و یەکێک وەکو باسمان کرد یەکێک لەو پێوەرانی کە بۆ بەشداری بۆ بانکردنی هونەرمەندەکە بانگەکەن توانای هونەریەتی وەکو تایتڵێک وەکو جەنابەت کە پرسیت لەوەی لە ژێر چ تایتڵێکە ناو نیشانێکە ئەم پێشانگایە کراوەتەوە. پێشانگاکە لە ژێر ناو نیشانی ئاشتی لە ڕۆماوە. ئاشتی لە ڕۆماوە پێشکەشکرا و کارەکان ئەبوو تعبیر بن لە ئاشتی یاخود هەرێکە و بە تەکنیکی خۆی و بە شێوازی کارکردنی خۆی با بڵێن هەر هونەرمەندە و بە ستایل و شێوازی خۆی دەستنیشان کراوە و توانیوێتی کار بکە و بەشدار بێت و هیچ قاڵبێک و سنوورێک دیاری نەکراوە بۆ ئەوەی کە تۆ چۆن بەشداری کرد و تابلۆکە و گزارش بوو لە چی و بەسەر بە چ ڕێباز و بە شێوازی ئیشەکارەکانی من هەمویان سروشتن و نزیکن لە کاری ئینتیباعەکانەوە کە ئینتیباعەکان ئەو بزوتنەوەیە بوو کە توانیان لەمساتی فڵچە بهێننەوە ناو تابلۆکان. تابلۆکانی منیش نزیکە لەو کارەوە و من بەو تابلۆی کە بەشداریم کرد تابلۆیەکی سروش بوو طبیعە بوو طبیعی کوردستان بوو بەشداریم کرد لەو چەند کەسی تر بەو جۆرە کاریان کرد یان ئەگەر بڵێم باڵێن تەرکیزی ئەوان لەسەر ئیشەکەی تۆ چی بوو یان با بڵێن ملاحەڵەی هونەرمەندانی ترمە بەستم بەشدار بۆکانە؟ بڵێ ئەو کاری کە من ئیشم پێکرد لەو 33 هونەرمەندە تەنها من بە طبیعە بەشداریم کردبوو لەو پێشانگایە و تێڕوانینێکی جیاوازیان بۆی هەبوو بەڕاستی چونکە ستایلێکی کوردی پێوە دیار بوو و ڕەنگەکانی ڕەنگێکی گەش و جوانی هەبوو و یەکسەر ئەیان پرسی ئایا ئەمە سروشتی وڵاتی خۆتە؟ بەڵام بەداخەوە بەڕاستی کوردستانیان نەئەناسی نیان نەزانی لەکوێوەیە من ئەوایە بۆم شەرحکردنایە کە ئەموو کوردستان ئەیوت پاکستان یا هندستان بەڕاستی یعنی هەر لە نووسانین بە وڵاتێکی ترەوە کە چۆن خۆمان ئێستا گیرۆدەی ئەوەین بەڕاستی
خۆت پێت خۆش بوو کە بەو تابلۆیە بەشداری بکەیت ینی زانیت کە ئێستا ئەوان بەو شێوازە کار ناکەنیان ڕەنگە تابلۆکەی تۆ ببێتە یەکێک لە تابلۆ با بڵین جیاوازەکانی ناو پێشانگاکە ڕێخەرانی ئەم پێشانگایە پێشکردنەوەی پێشانگاکە هەر هوەرمەندێک کە بانگ ئەکەن حساباتی ئەوە ئەکەن ئەمە چ ستایلێک ئیشەکە لەبەرەوەی هوەرمەندی دووباریکیانە بێ و هەر هوەرمەندە و کە لەم پێشانگایە سیوسێ هوەرمەندە هەر یەکی ڕێبازێکی جیاواز بێ و تەکنیک و ستایلێکی جیاواز بێ شێوازی جیاوازی تیاابێ بەڵێ بۆی کە پێشانگاکە دەوڵەمەند بێ بە ئەمە زۆر گرنگە بێگومان بۆ ئەوەی کە تۆ هەم جگەلەوەی کە کۆنتاکت دروستەکەی لەگەڵ هوەرمەندانی ترکە هەریەکە و لە وڵاتێکی جیاوازدا هەم شارەزای شێوازی ئیشکردنی ئەوانی شەبیت بێگومان ئەتوانین بڵین سوودێکی هوەرمەند کە بەشداریەکە لە پێشانگاکانی دەرەوە بینینی ستایلی زۆرە بینینی هوەرمەندان و ستایلی زۆرە بەنسبەت ئەم پێشانگایە کە من بەشداریم کردووە بۆ من بەنسبەت منەوە شتێکی جیاواز بوو چونکە سیوسێ هوەرمەند لە 22 وڵاتەوە بەشداری کردووە 22 وڵاتەکە 21 وڵاتیان وەکو باسمان کە وڵاتانی ئەوروپین لەگەڵ بەریتانیا و ئەمریکا کەواتە من بەرکەوتنێکی تەواوم هەبووە لەگەڵ کولتورێکی تەواو جیاواز لە وڵاتانی خۆمان کەواتە بۆ من شتێکی زۆر جیاواز بوو بۆ ئەوانی جیاواز بوو بەڕاستی کە ئەموت کوردستان ئەبووای پیشانم بدانایە کە لەکوێیە یعنی نیان بیست بوو بەو شێوازە بۆ هوەرمەندێکی کورد چەندێک سوودی هەیە یان بەشداریکردن لەم جۆرە پێشانگایە کە بەم ژمارەیە هوەرمەندانی با بڵێن وڵاتانی ترتیا بەشدارن با بڵێن سوود و گرنگیەکەی بۆ ئەوەیە کە تۆ هەم ئاستی خۆت وەکو هوەرمەندێکی شێوەکار بۆ با بڵێن زیاتر بەرچاوڕوونیت ئەیاتێ یا خۆت بۆ ئەوەیە کە زیاتر بتوانی لە پێشانگای داهاتووشدا پێشانگای جیاوازتر بەشداری بکەیت بێگومان هوەرمەند کە کارێکی تر ئەبینە کۆمەڵێک ستایلی جیاواز و ئیشکردنی جیاواز ئەبینە ئەم ستایل و ئیشکردنە بەڕاستی کاریگەریەک دروست ئەکات لەسەر کارەکانی ئەگەر بچووکترین کاریگەریش بێ بەرەو پێشی ئەبا وەکو ئیسفادە وەکو سوودێک بۆ ئەوەی کە هوەرمەندێک بەشدار بێ لە پێشانگایەک ئەمە ڕوئیای تۆ ئەگۆڕێت بۆ ئەوەی کە لە داهاتوە ستایلی ئیشکردنی خۆت بگۆڕیت یان هەست بەو گۆڕانکاریە گەورەیە بکەیت کە ئێستا بە تایبەتی لە هوەری شێوەکاریە ڕوئەیە کە ساڵانە گۆڕانکاری زۆر شێواز و ستایلی زۆر جیاواز دروستە بێت لە هوەری شێوەکاریە هەموو هوەرمەندێکی شێوەکار مەرج نییە و ناشبێت هەتاماوە لەسەر یەک ستایل و شێواز بمێنێتەوە بەڕاستی پێویستە خۆی یەکێک لە پێوەرەکان ئەگەر لە 10 ساڵە ستایل و شێوازت نەگۆڕی گۆڕانکاری لە ئیشتانەکەی بینەر ئەتگۆڕێ واتە بێزاربوون ڕوئەدا ئەمە یەکێکە لە پێوەرەکان بەڵام ئەی گرنگ نییە بینەر کاتێک کە تابلۆیەکی تۆ ببینێت لە شوێنێک بیناسێتەوە کە ئەمە جێپەنجەی هوەرمەند یاخود کەسێک کەسایەتێکی دیاریکراویان شێوەکارێکی دیاریکراوی پێوە دیار بێت بێگومان تۆ ماوەی 10 ساڵ لەسەر ستایل و شێوازێک بڕۆیی بێگومان هەر ئەتناسنەوە مەگەر خۆت بە شێوازی جاجا ئیش بکەیت و نەزان بێگومان ئەتناسنەوە و دوایش ئەو هەنگاوەی کە ئەتەوێ بینی بۆ گۆڕینی ستایلی خۆت بێگومان هەر مۆرکی ئەمەی پێشووتری پێوە ئەمێنێتەوە چکە تۆ 10 ساڵ لە سنوورێکە کارت کردووە بێگومان کارکردن لە 10 ساڵ لە سنوور لە شێواز و ستایلەکە کاریگەری هەر دروست ئەکا بۆ گۆڕینی زۆر ڕاست پێم وابێت لە هەر لە پرۆگرامی مەگەزینەوە من و تۆ باسمان لە بەشداریکردنی تۆ کرد لە یەکێک لە پێشانگا نێودەوڵەتیەکانی تر وابزانم لە لوبنان بوو ئەو پێشانگایە لەگەڵ ئەم پێشانگایە جیاوازیەکەی لە چیا بوو ئەو وڵاتانەی کە با بڵێن لەو چالاکیە بەشدار بوون چەند وڵات بوون بەڵێ ئەوەی کە پێشووتر هاتین پرۆگراممان لەسەر کرد بەشداریکردنی من بوو لە پێشانگایەکی نێودەوڵەتی لە ساڵی ڕابردووە کە 100 هوەرمەندی شێوەکار تێدا بەشدار بوون لە زۆربەی و لە 100 وڵاتی جیهانەوە جیاوازی طبعا ئەمەش هەر بەرهەمی ئەو پێشانگای پێشووترە کە من لەو پێشانگایە ناسرام بە کۆمەڵێک لە هوەرمەندە ئەوروپیەکان کە وای کرد کە من بانکەن بۆ پێشانگایەکی ئەمجارە لە ئەوروپا و بەشداریکردن لە جیاوازی بەشداریکردن لە پێشانگاکەی لوبنان لەگەڵ ئەوروپایە
پێشنگەکەی لوبناان نزیک بوو لە ستایلی خۆمان و لە کللتوری خۆمانەوە لە کللتوری خۆمانەوە نزیک بوو بەڵام پێشنگەکەی ئەوروپا بەڕاستی تەواو جیاواز بوو کللتور و هەموو شتێکیان ستایلیان جیاوازتر بوو لە خۆمان لە ئێمەش چۆن بێگومان لە دوای بینینی کاری ئەو هونەرمەندانە چۆن ئاستی هونەرمەندانی کورد بە بەراورد لەگەڵ هونەرمەندانی جیهانی با بڵین هەڵەستەنگێنی بۆ خۆت بێگومان کورد هونەرمەندی زۆر ئازباڵی تایە و ئاست زۆر بەرزی تایە ئەوانەی کە بەڕاستی ئەوانی خۆمان مقارن ناکرێن بە هونەرمەندانی ئەوێ دەبێت ئاستیان زۆر باڵایە بەڵام مقارنکردنی 33 وڵات بە هەرێمێک لەوانەیە زۆر شتێکی ڕاستە عدالت نەبێ کاک ئەریان تۆ بۆ خۆت دەرچووی بەشی تیشکی پێماوێ ئەم بەشە هیچ پەیوەندێکی بە هونەری شێوەکاریەوە هەیە؟ نەخێر من ئەم بەشە وەکو پیشە وەکو پیشەی خۆم وەکو بژێوی ژیانی خۆم ئەم کارم هەیە بەس هونەر ئەوەیە کە لە ناخمایە لە ناوەوەی منە تەنها بۆ جیاوازترە لە پیشەکەم لە ساڵی چەندەوە خەریکی تابلۆیت و سەرەتای کاری هونەریم لە ساڵی 2000 ئەگەرێتەوە بە ساڵی 2014 واتە 9 ساڵە من دەستم بە کاری هونەری کردووە لەم 9 ساڵیان 19 پێشانگای هاوبەش بەشداریم کردو و 6 پێشانگای نێودەوڵەتی لە دەروی وڵات لە تورکیا یۆناان لە لوبناان لە کۆریای باشوور و ئەمەی کۆتاییش لە ئیتاڵیا بێگومانەوێ شانازی بە خۆتەوە بکەیت کە لە ساڵی 2014 دەست بە کاری شێوەکاری کرد و توانی ویشتە بەشداری لە چەندەها پێشانگای بە تایبەتی نێودەوڵەتی شابکەیت و تۆ یەکێکیت لە هونەرمەندە دیارەکان کە خاوەنی ستایل و شێوازی تایبەتی خۆتی دووبارە دەستەکانت خۆش بێ سوپاس دەکەم کەم ئێوارێ لە پرۆگرامی کورسات مەگەزین میوانمان بووی زۆر سپاس بۆ ئێوە دەستی ئێوە خۆش بێ سوپاسانەکەم سپاس بەڵە خۆشەویستان پرۆگرامیم ئێوارەی کورسات مەگەزین کۆتایی هات تا کاتێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ